والله إيش مني والله أصلا من ذا الناس بس كم قرأتش كم دوا قدرش مكاتوه إخكاك اللون يدوم يخد كي هيان خان تساوى كم روح كم يعني هالروجي بنعش مراهم دكي هالروجي بنعش نعي فرم يشدوني تشتغل ما تعودنا كرديا يخلونا إيه التليفون يشلوك نا والله ما له جواب داتو هاريج ناقري هاري وش أويك عملها تليفون منك البيت علي ربيع كابيتو يا هو بخير بي كلو بارد بخير بي كوبا لارو لنزديت فرد فازو عدي حال نبا ونبا وش أوي هل تأخير نبيتم مش اللي بيوانيا تليفون شلوفكم الو بەڵێ کا کامەران بەڵێ چەوە وەختە دی وەڵا ڕاستەکەی کا کامەران بەڵام بەخوا خۆتە زانی وەزعی مێردەکەم تۆزێ باش نییە و ناساخە داوای لێبوردنەکەم کورە بابە ئێرە شەریکەیە ئێرە ئیشە یانی چ بکەم یانی ئێستا مێردەکەشت بەساعە بکەم بێم خزمەتی مێردەکەت بکەم ئەدی ئێرە پێویست نادێت ئەلێرە پارەی وەرناگری هەر ڕۆژێ بەنە عەش بەراغم دەکەی وەختی بەم دەکوژی ڕاستەکەی کا کامەران بەخوا حەقی خۆتە بەڵام خۆتە زانی مێردەکەم لە حاڵەتێکایە ئەبێ لە لای بم جێب دەهایان خان ئەمن ئەو قسانە نازانم یان دەوامی ئێرە و شەریکە یان بڕۆ خزمەتی مێردەکەت بکە پێویست ناکە وەختی بەم بکوژی یەک ڕۆژ بکە تاخیر بی بێک جاری مێوە ڕاستەکەی کا کامەرانگیان بەڵام خۆتە زانی وەزعی دارایی ئێمە چۆنە بەڵێن بێ دووبارە نابێتەوە ئەمە زۆر میارمەتی دای مادی معنەی لە پشتە تو بمبە هەرچ ویستە لۆم کردی بەس توش دەبێت چاو لە ئیشی خۆت بی ئیشی خۆت بەڕێک پێشی بکەی باشە تاوە بەسەر چاو باشە بەس بە شەرتەشی ئەوە دووبارە نەبتۆ چاوەکەم بەسەر چاو بەسەر چاو دەبڕ هیان أنا براكم أهم تشيء لو خانية لو ما دروس كده برامن أما مزرعة لفروشين عادي لفروشين خاني لفروشين تشيء شكمانية أتولو هم تشيء دروس ذاك لبو خانية كل كاك كو موقعي بازنيا عليكم السلام عليكم السلام باش تيجي الموقعية ده ولا برام ولا يلحم موضوع كي حد كذا مسوي ولا خوال دقل يا أخو بخير يا أخو بخير سلامت يا ربي كل باخذ مطركم خاني تاندي عاد تاندي مزرعي زوان مانيا والله ما مستوى راستي بمن نلو عاردياتنا نلو خانياتنا ادي خير لبو ساعتنا والله ما مستوى راستي بي عملوا مسألة هو غرفندياتنا هو غريزاوات فترك بيج استاكا بنزاو رقمان دابي حتى استاكا نا تليفون مان لسار دغري نا جوابش مان داتوا سارتي استلو ساعتنا والله لو هاتينا اتو لزياتي وقردك ما بديوا كلوتو براستيتا اري ولا براستي مانا بلام بنزاو رقتان كودا دمي اما حل ميجا حاشام ليك ديا برونش كاتي لكن بيخنا سزن سزن
لۆندە غەشی مینەما لۆندە غەریبی نەما دەتەوێ بینێری دەستێ ملیۆندە ئەستور بی لێ بخوا پارداتەوە ئەدی بەتەمای چ ناگۆ واللهی تۆلەی لێ دەکەینەوە دەشی کوژین ئەگەر کچەکەت دەتەوێت بێوەژن نەبی ئەگەر دەتەوێت بەخۆشی بژی ئەو پارەمیان لێ بژمێرە ئەگەر نا بەخوا چی خراپە پێی دەکەین وەرەوە بەڕاستیتانە کورێرە وەڵا بەڕاستیمانێتی خۆ سوعبەت ناکەین ئەرێ والله بەڕاستیمانە دەشی کوژین دیارە ئەتوو بە قسە قەردەکەی نادێەوە وچی کوشتمان ئەو جە دەیدەوە ڕاوە کاکە لەسەر ڕاوە لای خۆم وەرە پێک دێن بەڕاستیانە کچەکەم بەڵێ باوەیکیان با بەکەی خۆ چەند جارم پێگوتی واز لە هۆگرەی بینە بۆچی بۆ باوکەیکیان جۆم دەم کچەکەم تازە دوو کەس هاتوونی ئێرە دیارە هۆگر 50 وەرەقی لێستا دینە و نایانداتەوە والله نیازیان پاک نەبوو لێرە ڕۆیشتن گوتیەوە دەچین دەیکوژین ناباوکە چۆن جۆم دەم کچەکەم خۆت نەکەیە ساحب ها باوکەوە هاوسەری منە ماشەڵڵا لەو هاوسەرە بەڕەوشتەی ماشەڵڵا پێم بدە ئێستا تو لە چێ لە دەوامم زۆر باشە لە دەوام بوو نەکەی خۆت بگەینەوە ماڵێ لێی گەڕێ دەیکوژن چاوی دەدەهات باوکە تۆ بەڕاستە چۆن نەهێڵم کچە حەقت بەسەری نەبی ئەگەوها بڕۆ بەڵڵە حاشاشە تو دەکەم باوکە من مردی خۆم خۆشەوێ کچم ئەوە پیاوەتەوەت خۆش لێ بەخوای ئەوە هیچە توی خۆش نایە وازی لێبیە باوکە من وایە سەرچمە ماڵەوە کچەکەم ئاخ کچەکەم چەکە لە ڕقەکەن